سەبارەت بە گرنگی شەوی قەدر فەزڵ و گەورەی ئەم شەوە هەڵبەتە لەلایەن موسڵمانانی ئیسلامەوە کە ئەم شەوە بە یادێکی پیرۆز یادی ئەکەنەوە گرنگێکی تایبەتی هەیە لای موسڵمانان و ئێمەش لە ڕێگەی بەرنامی بانی باشەوە هەرجارە و مامۆستایەکی ئاینی لەسەر تەوەرێکی گرنگ ئامادە ئەبێ دێنە ستۆدیۆ تاکو ئەوان لە ڕێگەی ئەو زانست و ئەلمەی کە هەیەە و ئێمەش لە ڕێگەی پرسیارەکانمانەوە بەنامەکە دەوڵەمەند بکەین و ئێوە بینەریش سوود لەم بڕگەی وەربگرن ئەمانە زیاتر هەڵبەتە لەگەڵ میوانەکەمان بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سامان بازیانی مامۆستای ئاینی کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەلامانە مامۆستا سڵاو دەبێت و بانیت باش سڵاو دەبێت بە ڕێز و خۆشەویست و بانیتان باش دەستان خۆش بێ بەخێر مامۆستا سەرەتا بالەوە دەست پێ بکەین شەوی یاخود دیاریکردنی شەوی قەدر بۆ بە نادیاری ماوەتەوە ئەوەترێت هەتا 27 یاخود 10 ڕۆژەکەیە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه وبعد پێشەکی داواکانی خدای گەورە طاعات و عیبادەتی هەموو لایەکمان قبول بفەرمێت خوای گەورە لە ڕۆژی قیامەتە لەژێر ئاڵای فەخری کائینات تاجی سەر نوری چاو محەممەد المصطفى عليه الصلاة والسلام حەشرمان بکات کۆمان بکاتەوە. بە حەقیقەت وەکو معلومە لای بەڕێستا لای موسڵمانان ئەوەیە کەوا شەوی قەدر شەوێکە دیاری نەکراوە وەکو شەو بەڵام وەکو کات کە لە مەوسیمێکدایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەیان فەرمودەی صحیح و صریحی لێ وارد بووە کە لە دەشەوی ئەخیری مانگی ڕەمەزانە شەوترەکان 21 یان 23 یان 25 یان 27 یاخود 29 پرسیارەکەی راوەیە ئایا دەبێ بۆچی حیکمەت چی بێ شاراوەیە دیار نییە ئەو پرسیارەکەی جەنابەت ئەگەر تەماشای ئیسلام بکەین ئیسلام هەنێ عیبادات هەیە ئاشکرایە شۆنی کاتی مەسەڵەن نوێژەکان معلومە نوێژ بەیانی نیمەڕۆ عەسر مەغریب عیشا کاتەکانی دیاری کراوە وایە ڕەمەزان کە ئیسلام بە ڕۆژۆبی مانگێکی دیاری کراوە ثوابت لەمانە بتیا بە ڕۆژۆبی حەج زەکات بەڵام لە هەمان کاتە لە ئیسلامدا کۆمەڵی عیبادات هەیە شۆنیان دیاریکراو نییە کاتیان دیاریکراو نییە بە تەحدید بۆ لەبەرەوەی خودای گەورە ئەمەی کە دانا بۆ گشتیە بۆ هەموو کەسەکان ئەوانەی کە دیارن وەکو نوێژە فەرزەکان و ڕۆژ و ئەوانی کەوا دیارن هەمووی تیا بەشدارە بێ بەڵام خۆی گەورە مەسافەی کێشێتە بۆ کەسانی کەوا دەیانوێت زیاتر پێشبڕکێ بکەن ئەمە ڕێک لە ڕووی فەلسەفیشەوە عەوامگەرایی زۆر گرنگ نییە ئەوەی کە هەیە جار وایە تەنیاکار ئەوە وستم ئەو بڵێم خی گەورە حکمەتی وایە کەوا مەسافەیەکیش بۆ ئەو کەسانە بێڵێتەوە چکە دایمەن فروقاتی فەردی هەیە کەسانەکەن دەیانێت بێنە زیاتر بێنە پێش بجابووە تەماشاکەی یەکێ لەو شتانێکەوە خی گەورە بە شاراوەی یەشێتەوە شەوی قەدرە بۆیە پێغەمبەری خوا چێ فەرمێ ئەفەرمێ تحروا يعني تحري بكن هذا اما كرت كلمه زول اللي تيجين تحري يعني عادنا مالك ما بشكني وداش تاجران فما يخاف فرميه تحري بكن لشوكاني اخيره بويت مشاكي هر شيء قدر نيك وانا دياريه اشتري شيء نادياريه اما نايزاني ياخذ جوازو كسي نايزاني مثلا بونمنا پیغمبري خاص صلى الله عليه وسلم فرميه ساعتك للشوا خدای گەورێتە ئاسمانی دنیا هاوار لە بەندەکانێکە ئەی بەندەکان چێ هەیە کارێکی هەیە بۆی بکەم چێ هەیە دوعایشی بۆ جێبەجێ بکەم بەس کاتەکە دیاری نییە بۆی کەوە ئەو فڕۆقە فەردیە لەو شەوانەیە دەرکەوێ پێغەمبەری خوا فەرمێ لە دوای نوێژی جومعە هەتا مەغریب لەو کاتە دوعا سەعاتێکی خوا دوعای تیا ڕەدەو ناکە بەس تەحدیدی نەکردووەکەیە وایە مامۆستا وترێت سەعاتێک پێش بانگی عەسرە بەڵێ ئەو بەشە لە عنوانەوەتیانە سەعاتێک پێش عەسر بەڵام پێغەمبەری خوا تەحدیدی نەکردووە سەعاتێک پێشدا مێ دوای ئەو بینەی تەحدید بەڵێ بەس کاتێک چۆن حساب بینێت کاتە تەحدید نەکراوە فەواتە ئەگەر بێت و ئێمە جوان بابەتەکان بخوێنەوە لە ڕوانگەی فەرمودەکانی پێغەمبەری خوایە چەندین شت هەیە ئاوا شاراوە ماوەتەوە بۆچییە بۆ ئەوەی کەوا لەو گشتیە دەورە بینێ وەکو باسمان کرد نوێژە فەرزەکانە ئەی دواییرە مەسافەیەک بێنێتە بۆ ئەو کەسێکەوە بە تاک خۆی زانی کام ڕۆژە بڵێ عالم شەوە ڕۆژ توانێت خۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەوێ دێتە ناو مزگەوتەوە ئەفەرمێ ئوریت و یعنی پێم پیشاندرا شەوی قەدرکەیە و هاتم پێتان بڵێم
ولكن نسيتها يعني لبيني ما بردوا لا لا بيروش لبينا لبيني ما بردوا خواي ولا بيني بردوا ويكواك شنو بابتك واضحة؟ هربوا لديك وتاي الله يجتهدوا في العشر الآخر ما لا يجتهدوا في غيره. بله بله. فلبروا في غمري خاص صلى الله عليه وسلم عين خواي ولا بيني بردوا بو أوي كوا أو مسافة بينتوا شيء دي بيجبر شيء كاو شيء بيشكوي أو شيء اللي حكوا دكاني خواي ولا كوا بوي با تي ما وتوا بنا دياري ما وتوا واتا خداي ولا توانا خدتي ويه بكوا دياريك في غمري خاص صلى الله عليه وسلم أقول أخوي جوري دا وكذا أخوي جوري بيبشان دا بلام حكمتك ويكوا لو دشوية إما زياتر رابكين زاني شيء زياتر توان شو أخوي جوري دائما هل أدا إذا أو هلا بقوزيته وباشا أبيني كريه استاج يعني بقول منزور بيخلط شيء أمشى بتعمل كشيء بالسحاب ده يعني شيء مسقوط كان برا بمنال وجنزو بي بلام لشو كان ديك ريزك دور سبحان بتوا وأقل لشو كان ديك شباب يقول أنا برا وابن كشيء بالسحاب راسه إما بينين يعني سما لا بستيك دانشتين لمزقوط كان مان لا بستيك دانشتين باشا لا بستيك دانشتين ثم شكله مزقوط كان ريزي كان ريزي نيو خلق دي يعني دوان بلام لا بستيك حاول تأثر خلشي شيء زور ديت بوتا نريتك لو شوية كوب نوازياتر وأمش فيني خوي هي يعني بلقي خوي هي أستاذ بوشي بستحوت يعني حكمتي بستحوت لشيء إعجازي بستحوت لشيء بوشي مثلا بشك لزانيان دلين كشيء بستحوته بله بحقيقة تن بلقي كيا ولو بلقي ولي قطعينين مطلقني صار مطلقني نسبية وش مثلا بنقول شيء إن سورة قدر معناها سورة يا أخوي قالوا باسم شواكة إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر وتلقى شيء وشيء ليلة القدر كين نو كلمة نو بيتا مبرن نو بيتا سجى دوباره وتو نو في كرر سيكين كاب السحوت أما إيش اللي بابتك أجت مشاي صورتك بكين بقشتي صورتك سي وشيء بله أجت مشاي وشيء بستحاول بكين خوي قولها فرمية هي خويتي هي حتى مطلع الفجر كلمة هي تمشاكي كتب بستحوته واضحة؟ بلى أما دو بلغة باش بلغة بستحوتك يعني أبينين تمشاكي الإسلام ده زول كلمة حوت دوباره بتوا حوت آسمان ياخد حوت طبقة حوت طبقة أرزا ويا إنسان حوت روش حوت روش إنسان زي داي كده وحوت قناختي بري ما مساعتها خونا كيف سيف جو تريات يعني حوت روج وحوت شو بلى حوت طواف حوت طوافك بس الكعبة ما مصر سورة الليلة القدر بعد الشيء القدر قال بس أنزلنا في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر سورة قدر شلون باسي شوي كردوا السباسي أو بابا تاكيد بس حسب كتاب بابتك ما نسوي أو بستو حوتان ربطي تشيبو حوتانه أم حوتان الإسلام ده بو أو بايخي بيدرا كرنجة عندي خلق بنا ما مصعفهم كرنجة عندي خلق بنا يدي وكوبنا ورخنا قرية عندك بنا باورون بإسلام بلنا وتا إسلام مش باوري باسترناسية باوري بجمع كان هي أبين خوش وجرون كتاب براستي أو حوتة فلسفي أو حوتة زور رونا بلام زاري ويا إما دكي بيناك لا إله إلا الله محمد رسول الله تسمى شيء حوتة لا إله إلا الله محمد رسول الله محمد رسول الله أو حوت وتأنبنا ورد بالربط ببو قاعدة واضحة أنبونا ورد بالربط ببو عقيدة أو حوتة مشاكل لا إله إلا الله محمد رسول الله قران كاي بسرنا حتى تنات أو حوت شيء حتى كو نقتصني خالشني ويكز دسكاينك لا إله إلا الله محمد رسول الله إنه حتى نقطشت يعني واتا حوت كلمة واتا حوت أسبانيا حوت أرزية من الله زي ذاك بحوت قناختي بري حوجات طوافقين أما هم إشارتك وهم الربط بو عقيدة شون زي شريكك زي دولتك رمز تايمتي خوي هي ويا حوت رمز إسلام حوت رمزي أو عقيدة كلا بارون فيتي كواتشيا لا إله إلا الله محمد رسول الله. ما صار شيء بالسحوتة تنها لا مذهبي. إيش أويا مثلا قبل يورطه. تنها لا مذهبي سنة بتاعتي يعني كشافعين بابلين زيادة ياخذ لا مذهب كان ديكش ونشي عشبه همان شيء بالسحوت بيروزة وبرز على جيره.
ما وصف فارسلاي مذهبي السنة بعام الشافعي حنفي مالكي أحمد لا مذاهبي السنة هميان أم شوانا بستحاول زنو كانوا الرزيلية كانوا عبادتي تاكن أما لا برا برزكان ما برا شيعة كان ما أصلا لإني أترو تراويح أو ثانية هذا زنو كانوا يعني لا أوان تراويح بوني يشتكني لا تراويح بيت نيوجكني لا أوان ناي نيوجي تراويح بيت يعني زنو كانوا زۆر باش ما مصابة ما جاوب رمضان ساي زلمة يصدوا كده باش وكا لآياتي قدر هذا إن أنزلنا في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر قلنكي أمشى ولا شيء ده كباسي لي وكراوة بله أجت مشان صورة بكين خواهي جروزو باخي لو صورة ده بقدر داو زي بيش مش فهمي خير من 1000 شهر شهر درسته خير من 1000 شهر باش العلماء فرمينا وشي باسي 1000 كراوة شو أو سردما جمارها لو الناس راوا أكثر هزار يعني أو كاتر جماري زيادة الشام مزانية خواهي جورو زيادة اليوت بويا فرمي خير من 1000 شهر ماكم خيري بقت 1000 مانجا خيري له 1000 مانجا زيادة وايا واتا 1000 نية زيادة له 1000 أما خالية كم دوم أجت مشي أمس فوتوكين وشيء كتير وارد بوزو السيرة أفرمي تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم كواتا مرو بعصا نترزوي بله أما لايك دو أو كلام جرينجا خوينا في تنزل الملائكة والروح فيها بأمر ربهم فرق بين بأمر ربهم لقد بإذن ربهم بإذن رجيب هدراو أمر أويك خوي جورا أمري بيكا برون بوصل أرز بله أما إذن شيء إذن يعني ملائكة كان خوان داوي إذن لخدا كان خويا مازال ما بدا امشو بتيم بوسر ارز بخواستي خويا شو كان ملائكان دزان او شوت سنه لسر ارز قبرو بيروزا يعني بين بجداري خلشي سر ارز كان لبروي بيروزا زور لبروي او شوا لارز زوزو بيروسرا ولا اسمان دائما ماين اسمان بيروزا يزبون الاخوا ونيا بلا ملائكان دزان او شوا سر ارز زور بيروسرا لاسمان بويا أو شو ملائكان دائما عبادة لسر أرز بكن بويا داوي إذن لخدا كان يا ربي خويا إذن ما بدأ أم شو بتشين بوسر أرز لبي عبادتك زخوي يقولش إذن بيدا تنزل الملائكة إذا سلاتك تيجينه تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم يعني خويا إذن بيان داو كل يوم أوان جديا بوسر أرز وهذا لرا أو يشكل لو خالق جرينجانا كإنسان إيمان دار هان بدأ كشوية ملائكة كان لها حوت بقي آسمان وخلياي أوان شيداي أوان كوابين سر أرز لسر أرزا عبادي خداب كان لبري أوشو زور بيروزا لسر أرز سلام هي حتى مطلع الفجر سلام هي واتا أو شو دبيت آشتواي دبيت برنامج آشتي أخي إما دبيت لبابة كان بقوليت يبغين بالله إنسان هرتشنا بيوندي لقى خدا دا بتوبكا زيادة دبيت معي آشتي بو خلق سنة بخوا آشنابين زيادة دبين بو خلقكي خدا أبين بآشتي واتا أمر راستي إسلاما كإنسان سنة خدا ونزقه وبو زيادة دبيت آشتي بو خلق جاء أو شوش إنساني إيمان دار لحمو شوكان ينتر زيادة دخوان يزقه بو يخوي قولا أفرمين لو شو دا آشتوائي زيادة لناو كومالقاي مروفاتيا برپابه هر سنه مسلمان لقى خويا بيونديان بقوت به زيادة دبنا معي آشتواي بخلق بو يا خويا قولا فرمين هي حتى مطلع الفجر وتا أو شو تا كي بردوامه هتاكو فجر درجة هتاكو نوجي بياني درجة باشا أستاذ هلبت بر لبرنامج باس مال ها هندي بابت كبيك وبوملا دردشة مان كرد كهنديك مان رجع بروالة مسلمان من هنديك مان نخير بجوهر بدل مسلمان وهاوكات عالمش باس لشوي قادر كرهني خلقي يبون ساعات وانزوه دس بيك ياخذ الله بابرم مساحتي كم بشيد باش ساعات وانزا ديمو بلان خو إمامي عمر شكل خليفة مسلمان دل يعني شون خوم ليبكي لكاتك أجا بروج بخوم حالي مسلمان فراموشك دوخي وان فراموشك أجا بشيش بخوم أو نفسي خون فراموشك كواتا مسلمان لم سردمو لم كاتيا يعني خوجر جيانية مجر حفتا صالبي بونو من أجر زورك حفتا صالبي ليك بدو نزكيتي صال لواني خوبت وتوزانم شاندي صالي لواني بنخوشي وببتا وبوانا يبينسر بهامي أجر رجل بانس صالي تواتي لدر نتشي أجر بين أجر ونيا
کەواتە ئەمەشەکە هەفتا بژین بەڕاستی ینی لەم 15 بۆ 20 ساڵەیەکە بە تەواوەتی ئەژین تا چەند گرنگە ئێمەش ینی بەڕۆح بە عاشق خودامان بوێت نەک تەنها بەڕواڵەت و لە کاتیها کورد دڵە ئیشی بە خوددایە و دوعای بۆ دەکا بەڵام لە کاتی دڵخۆشیە ڕووناکاتە قاپی خوددا بۆیە ڕواڵەت فەرامۆشکەین بینە جەوهەر و ناواخن و کاکڵەکە هەڵبژێری بەڕاستی تا چەند گرنگە لەم شەوەشا بە تایبەتی بەحەقەت لەم شەوە و لە شەوەکانی تریشتا و بەردەوامش ئینسان دائیمەن ئەو کاتە هەست بە لەزەتی ئیمانەکە کە لەگەڵ خوددا بە تەنیا بژی لەگەڵ خوددادا بپارێتەوە وەکو چۆن پێغەمبەری خوا فەرمێ وا عیباتی خوا بکە کە ئەنەما ئەتبینێ خۆگە تۆش ئەو نەبینی ئەو تۆ ئەبینێ وانە وەکو چۆن ئیمامی شافعی بەردەوام بە درێژایی تەمەنی شەوانی کردووە 3 بەشەوە ئیمامی شافعی بەشێک دەینووسی بەشێک عیبادەتی کرد بەشێکیش دەخەوت واتە ئینسان پێویستە بە عمق لەگەڵ خوددا بژی ئینسان پێویستە کاتێک هەموو کێشەکانی ژیانی شەو لەگەڵ خوددادا باسیکە باشە ئیسلام هیچ کاتێک لەگەڵ ئەو عیبادەتە زاهیریە نییە کەوا بەس لەوەیە عیبادەت بکەین بۆیە تەماشاکەی خی گەورە هەموو لایەکمان پارێزێ کە باسی نیفاقە کرێ باشە ئەفەرمێن یوراؤون الناس ولا يذكرون الله إلا قليلا وایە یعنی تەماشاکەی یەکێ نیشانەکانی نیفاق خی گەورەمان پارێزێ ئەوەیە عیبادەتە ڕواڵەکانیان زۆرە دیارە ئەمما لە خەفا هیچیان نییە یوراؤون الناس يعني بس خلق ويان بين عبادتك بلام ولا يذكرون الله إلا قليلا بلام لكاتي تنيايا عبادتي النية جابويا إسلامي راسقينا إيمان داي راسقينا أويا كوا لذتي مناجاتي بين خوي وخدا هسبيبك أولا حكتا بويا تمشاقي لسانا قريموا هنشتي الشعراوية بويا بتنيا بدايا بقري وهي يعني يتشك لعبدكاني بني إسرائيل تنصالح عبادتك ودعاية قدرا ڕێگا بەردا لەخوا دوو دەکەوێتەوە ڕۆژێ پرسیارێکی وە دروستە بێ هەر لە خۆیەوە ئەرێ باشە من ئەو چەند ساڵە لەخوا دوورم یاحی بۆ سزای نەدام ئەچێ بۆ لای پێغەمبەری زەمانەکەی پرسیاری لێکە ئەرێ من ئەوە چەندین ساڵە لەخوا دوورم بۆی سزای نەدام یاحی وا چاوەڕوان دەکرا کە لەخوا دوورەکەێتەوە چی بدرێ سزا بدرێ ئەلی پێغەمبەری سەردەمەکەی لەگەڵ خودای گەورەدا مناجاتی کرد یا ڕەبی خوای ئەم عەبدەدەم پرسیارە هەیە یعنی بۆ ئێستاکە ئەمە چەندین ساڵە لە تۆ دوورە سزا نەدرا ئەلی خودای گەورە جوابی پێغەمبەرەکەدا ئەداتەوە دەفەرمێ بە عەبدەکەم بڵێ ئەلا یەکفیه عقوبەة ئەنی حەڕەمته لەذەة المناجات یعنی ئەوە عقوبەت بەس نییە کەوا من لەزەتی مناجاتم لێ چێژی مناجاتم لێ گرتوتەوە نەیماوە جا بۆیە ژیان لەگەڵ خوادا لە شەودا زۆر زۆر مانایەک و لەزەتێکی گەورەی هەیە بۆیە هەتاکو لە قورئاندا ئیشاراتی بۆ کراوە خوای گەورە کە ئەفەرمێ ئین ناشئة الليل هي أشد وطئا وأقوم قيلا ئەوانەی لە شەودا پەروەردابن ئین ناشئة الليل هەتا لە ڕیاضەش عليه ئەمە فەریقی ناشئینە یعنی چی پەروەردابن ئین ناشئة الليل هي أشد وطئا واتە ئەوانەی لە شەودا پەروەردابن پێیان دامەزراوترە و ئەقوەم قیلا قسەکانیان کاریگەرترە باشە ماوەسایەکی ئەوت بوو ماوەسا قسەکان تۆ زۆر کاریگەرە وەکوانیتر نییە وتیوە ئیشی شەوە ئیشی شەوە واتە ئیسلامی ڕاستەقینە ئیمانی حەقیقی ئەوەیە کە ئینسان لە شەواندا لەگەڵ خوددا بژی لە شەواندا مناجات بکا بپارێتەوە بگرێتەوە کەس ئاگای لێ نییە دێوانە ئاسا ئەوە زۆر مهمە بۆیە عولما فەرمیانە فرسان النهار وڕهبان الليل بە ڕۆژ فارسن شاسوارن لە یارمەتیدانی خەڵکدا لە کاری چاکدا لە هەوڵدان بۆ فەقیر و ژاردا لە گەڕان بەسەر کەسی نەداردا فارسن ناتە شاسوارن بەڵام بە شەو چین ڕهبانن واتە خۆیان قەتع کردەوە و خۆیان بچڵانوە لەگەڵ خوای ئاژین وەکو بۆی فەرمود ئیمامی عومەر جا بۆیە لە ئیسلامدا ئەم بابەتە زۆر گرینگە قەزەی شەو جا بۆیە پێم وایە شەوی قدر و شەوەکانی تریش ئێمە هەوڵ دەین زیاتر لەگە خوددادا بژین با تۆزێ خۆمان بپچڕێنین لە دنیا
لە بەرژەوەندەکانی دنیا لە تیجارەت لەو بابەتە بەسەرم خاڵە لە مادە ئەو پرسیارێکم بۆ دروست بزرەوانەیە بینێکی بەڕێز ئەو پرسیاری لا دروست بێت ئەلبەتە زۆر بە گرنگی و باسی ئەم بابەتەمان کرد بۆ منە ئەگەر پرسیارەکەەوە بێت چاکترین کار لەم شەوەدا ئەنجام بدەین چییە؟ بەڵێ زیندوکردنەوە ئەم شەو ئێم لێ طبعا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەلی وارد بووە لەم شەوەدا چی کردووە پێش هەموو شتێک پێغەمبەری خوا نوێژی کردووە نوێژکردن زۆر یعنی ئینی خۆی هەیە پەیوەندیە لە بینی ئینسان و خودای گەورەیە چونکە هەمووان نەزانین ئەسەڵا لە ڕووی ڕێزمان و لوغەوە معنای سیلەیە یعنی پەیوەندی واتە نوێژکردن لە کاتی سەجدەیە ئینسان دوعا زۆر بکە أقرب ما يكون العبد إلى الله وهو ساجد پێغەمبەری خوا فەرمێ نزیکترین کات کە ئینسان لەخوا زۆر نێزگا لە کاتی سەجدەیە جا فەرمێ فأكثر الدعاء واتە نوێژکردن دووەم دوعا جا کام دوعا دا عایشە لە پێغەمبەری خوا پرسی فەرمی یا رسول الله ئەم شەو چ دوعایە بکەین چاکە پێغەمبەری خوا فەرمی ئەو دوعایە بکەن اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا يعني يا ربي خوايا تو عفو زۆرە و حەزت لە عفو لە لێبوردن هەیە لێمان ببوورە جا گرنگ وایە ئێمە کاتێک داوای لێبوردن لە خوداکەین خۆشمان توانای لێبوردنمان هەبێت لە خەڵکی نوعی عنی عنا جميعا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا لە هەمومان خۆش بە وایە ئەو لە هەمومان خۆش بێ معنای وایە منیش لە تۆ خۆش بم چونکە ئەگەر تۆ ڕۆژێ ئازێتی منت دابێ من تۆ ئازەی تۆم دابێ وایە ئێخۆ کەمەش وارە دەبوو ئینسانەکە لەوانە مزگەوتگای پێکەوە نوێژەکان ئازەتێکیان داوە وایە خودای گەورە داوای لێکین لێما خۆش بێ خۆی زۆر فەرمی دەبین خۆتان لە خۆتان خۆش بن یعنی من ئەگەر لە تۆ خۆش دەبم حەقم لات بێ ئێخواشت خۆش نابێ مەسەڵەن وایە پێچەوانش ڕاستە ئەگەر تۆ حەقێک لا من بێ وایە ئێخوا لە من خۆش نابێ ئەگەر تۆ لە من خۆش نەبی واتە ئێمە پێش ئەوەی کەوا داوای ئەوەکەین خودای گەورە لێما خۆش بێ پێویست وایە ئێمە لە ناوێکە لێ خۆش ئەوە زۆر گرنگە یعنی جاوێت تەماشاکەی لەسەر شتی زۆر سادە و ساکار و بەسیط ئێمە لێک تووڕین و لێک عاجز بینە لە کاتێکە ئەگەر بین تەماشاکەین ئەوەی کە کردومانە بەرامبەر بخوا ها زۆر گەورەیە وایە بەس لەگەڵ شارین خوا لێمان خۆشە بێ ئەی ئێمە بۆ لێکتیا خۆش دەبی جا بۆیە یەکێتر لەو خاڵنی کە لەو شۆیا بکرێ ئەوەیە کە ئێمە دڵەکەمان بەرامبەر یەک نەبێت إن في جسد الإنسان مضغة إذا صلح صلح سائر جسده كواتا گرنگە ئەو کەڵی فاعف عنا تەنها بەڕوارد نەبێ عەدڵەوە بۆی ئەو دڵە پاک و بێگەرە بەڕاستی چونکە ئێمە شەوی قەدر شەوێکە لە دوای ئەو بەرەو شوێنێکە چین ڕۆژی جائزەیە کە ڕۆژی جێژدە وایە خوای گەورە یەکێ لە حیکمەتەکانی کەوا بۆچی ئەم شەوەی لە نێزگی کۆتایەکە داناوە بۆ ئەوەی کە کاتێک خوای گەورە ڕۆژی جائزەکە دێ بە مستحقی ئەومان ببینێ لێرە چیمانەکە فلترێکە و غەربەلەمانەکە بۆی کە گەیشتینە ئەوێ مستحقی جائزەکە و بێتین واتە ئینسان کەی مستحقی جائزەکە بێ کە کاتێک خوا لێی خۆش بووێ جا یەکێک لە ماندوو بووە شەکەت بووە یەکێکیش لە پەیداویستەکانی مستحق بوونمان بۆ جائزەیە ئەوەیە کە لێی خۆش بین کە لە دڵمانە بەرامبەر یەکتری شت نەمێنێ بۆیە حتا بەشێ لە عولەمای تەسەوف ڕەحمەتی خۆیان لێبێ لە مەرجەکانی نوێژە کاکوارس مەسەڵەن یەکەم مەرج ئەرێ تەهارێ وایە تەهارە مەسەڵەن لە شت پاک بێ دەستنوێژتەوێ شوێنەکەت پاک بێ جلوبەرەکەت پاک بێ واتە ئەگەر پاکی نەبوو نوێژەکەت چییە قبوڵ نییە بەشێ لە عولەمای تەسەوف فەرمیانە ئینسانێک لە دڵیشە شتێک هەبێ بەرامبەر بە موسڵمانێک نوێژەکەی بەتاڵە ئەو ڕۆژە وەکو وا جلوبەرەکەی بیست بێ ئەو ڕۆژە مسلمانێک ڕۆکاتە کلسەیەک لێ بە قەشەی کلسەکە دڵێ ئایا شوێنێ پاشی لێ بۆ نوێژکردنەوە دڵت پاکەوە لە ئەمەشەکان بەڕاستیکە ئاجا بۆیە ئەمە خاڵێکی زۆر گەورەیە ئێمە ناڵین 100% یعنیەوەی دڵی بەرامبەر هەموو کەس نوێژەکەی بینە بەڵام بە حقیقەت ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ئەگەر ئینسانێک نوێژی ڕاستەقینە بکە دڵی بەرامبەر بە خەڵک پاکە بێتەوە بۆیە پێغەمبەری خوا لەناو سەحابەکان دانیشت بوو کەسێک ڕەت بوو فەرمووی سە کەسێک ڕەتە بێ ئەهلی باشتە سێ ڕۆژ ئەمە دووبارە بۆ هەمان کەس ڕەت بوو سەحابەیەک چوو متابعەیەک بزانە ئەمە چی هەیە چوو متابعەیەک کەسێکە شتێکی وای نییە زیادە بێت یعنی یوتی بەس پێم بڵێ تۆ چیت هەیە تا پێوانی خوا ئەو مژدەیەت پێ بدە یعنی وتی وەڵای من بەس کە ئاخەوەم خوا ئەکەمە شایەزە دڵم بەرامبەر کەسێکی تیان نییە ئەوە پلێک بێگرت جا بگەڕێنەوە بۆ بابەتەکەی خۆمان
شەوی قەدر پێویست وایە دڵەکەمان وا لێ بکەین بەرامبەر بە یەک دڵەکەمان سافۆکەین بەرامبەر یەک یعنی من چی قانسی زەیرەکەم یا ڕەبی خوا هەردووتان شاد بن بە درێژایی تەمەنمەتام لە حەزەیەکی غەدی دەم کرۆ گەر نیازابێ بەس دەسەڵات و حکومەت نا ئەوان نا ئەو مۆزوعێکی ئەو مۆزوعیترە وەکو خەڵک ئۆستاز هەڵبەت لە سەر 6 دقەمان ماوە بینە سەرەوەی کە بۆ نمونە پێغەمەری خوددا درودی خوا لەسەر کاتێکە خۆی ئامادە کرد لەم دەشە و خێزانەکانی بە ئاگاهێنایە و لێیان دوو لەکەوتەوە یەکێک لەو کارانێکەوە ئەنجامیدا ئەتیکافە ئەتیکاف چییە؟ نهێنی ئەتیکاف لە چیدایە و ئەجر و پاداشی لای خودداوەند لە چیدایە؟ بەڵێ اعتیکاف طبعا لە ئیسلامدا دوو نوعمانە اعتیکافێکی کاملمانەیە ئەوش ئەوەیەکەوە لە دەشەوەکی ئەخیری ڕەمەزان لە مزگەوتە بینی نێتە دەرەوە وتبتل إلى ربك تبتيل تبتيل يعني خو قطع كردن واتا تبتلاوة واتا خو قطع كردنا هذا دوشية كاملة لمزقونا يدروا باشا حكمتي تداشي حكمة أويا كوالو دوشوية إنسان بطواطي خويا الدنيا بسرينه وخوي خروتي يقدرس بكا بله لقى خدا دابجي توزي لما ديات الدنيا دولوا كوي بخوي دا أشتوا محاسبة خويا كمراجعة خويا كاتوا وأجر باداشة شيء علماء فرميانا كاتي لو درتي كيوم ولدتك أمك يعني كأوروج درتي كخدا في دا بدايك يعني دايقوت وتعيش تسرنا معه أما باش جوركيتي إنه هي أوي بيناكري أكري اعتكاف لبشة للرجابي لبشة لا كاتكاني الرجابي يعني بنو نعلم فرميانا السنة دوايا أقل شتنا ومزقوته حتى أبو أنجام داني فرزي مثلا ساعات دوانزە و دەقەت چارەک بانگی نیوەڕۆدا تو سعات دوانزە ئەچینا مزگەوتە چاوەڕی بانکەوە ئەفەرمی ئەوە نەمایتەوە لەوێ داوای نیەتی احتیکاف بکە نەوەی تو احتیکافە ئەوەی کە لە مزگەوتە میتەوە تا بانگەدا نۆژە جەماعەتەکە کە دوای سوتەکەی لایە 20 دقیقەی سعاتێکی پێوتێ ئەوەش بە احتیکافەوە حسابە بێ بەڵام وەکو احتیکافی حەقیقی ئەوەیە کە ئەو دەشەوە بمێنیتەوە پێغەمبەری خوا ماوەتەوە لە مزگەوت درست ما مستوترت من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه معناه پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسی ئەم شەواکە یعنی ئەگاتە نەبێ پێغەمبەری خوا فەرمێ من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه من قام رمضان شوي من قام رمضان شوي قدشة من قام ليلة القدر إيمانا واحتسابا واتاخ پێغەمبەری خوا لەم حیسیە بمان دەرەکەوێ هەموو ڕەمەزان یەکسانەکە بەم شەوە وایە واتە ئەوەی هەستا شەوی قەدری زنوو کردەوە بە دوو مەرج یەکەم شت ئیمانن یعنی چی ئیمانن یعنی ئیمان پاڵی پێوانێ بێ ئەم کارە بکە نەک عورف و عادەت و نەریت واکەکە عورف و عادەت خەڵکە چی لە مزگەوت ئەم شەو دانیشێ بامیش بۆ خەڵکە دانیشم ئەوەی هیچ کیان نییە هیچی سوادەی نییە ئەوەی کەوا پاڵنەرە ئیمانە نەک وەڵا کاکفارس برادر ماچی لە مزگەوت دانیشە بامیش لەگەڵا بچوم کاتێ بەسەرە بم ئەوە نەبێ نە ئەوەی کە پاڵتە دەبەتەکەشکەین بەیەکەوە دەردەشێ بکەین دوو قسەی خۆشەکەین و کورەشەوە کابێنە ڕێ و دۆخی سیاسی باسەکەین و تەماتە بچەنەوە و ئەو کورە ئەم مەسئولانە بۆیان کرد و ئارە چییە بێ و باش شرۆفێکی وەزعی سیاسی بکەین و ئەمە نەبێ ئەوەی کە پاڵنەرە بۆی کەوا تۆ بچی بۆ بەردەم دەرگای خوددا ئیمانتە ئیمانتە بەخوا خۆشەویستیتە بۆ خوا نێزبوونتە لەخوا هەوڵدانتە بۆ نێزبوونەوە لەخوا ئیمانن دووەم فەرمێ واحتسابا يعني چی احتسابا يعني بۆ ئومێدەوە دەی کە خوا بۆت حیسابەکە شکل نەبێ يعني بۆ ئومێدەوە وەرە کە خوا بۆت چیەکە حیسابەکە نەڵێ وەڵا ئەڕۆم کوڕە ڕای خوای گەورەزای وانە سەد لە سەد من ئەڕۆم خوارێم خۆشە بێ یەقینەوە بەڵێ باش پێغەمبەری خوا فەرمێ ادعوا الله وانتم موقنون بالاجابه داوا بکەن لە خوا ئێوە یەقینتان هەیە کە خوا جواب دەداتەوە خوای گەورە والعیاذ بالله وەکو کەسانی سەر ئەرز ڕەزیل نییە دەستی گرتوێتەوە نەبەخشێ وسعت رحمتي كل شيء أستاذ أو ما أنكر تقدر ما طاو زور باش كل دوا كورسار ما برسارم زور بكوتي والله مبتوا عندك لا خانمان هنك منار يعني مبراستي رنجلي ها دو تريد تا باش روج ياخذ 20 روج ياخذ مانجك أسايا شيء قدر زندو بكاته بلام مثلا ما بين يشكل ياخذ بي قرآن خواندن بوها بزكوان أسايا بس نيجنا باش أسايا هەندێک لە خەڵکی تایبەت لە کۆتا ڕۆژی مانگی ڕەمەزان دەڵێ من بەس کۆتا ڕۆژ بە ڕۆژۆ بم و خوداپەرستی یاکەم خوداوەند لە ساڵێک پێشوم و ساڵێک پاشترشم خۆشە بێت ئەمە بۆ تاکی مسلمان جایزە؟ جای پێش هەمووشی حەزەکەم ئەو بابەتە ڕوو بکەم بۆ خوشەکانمان
لە شەوی قەدرە هەرچی ئەەکەی بیکە بەس نوێژمەکە تەنها نوێژ کە کاتێک ئەو خوشکە لە سووری مانگانەیە قورآن بخوێنە قورآنکەش وا بەسۆ بێ هیچ مانە نیە هەموو کاتێکش هیچ دەیلێک وانەیە کاک فرابرێ کاک فارە بێ کە ئافرەت لە سووری مانگانەیە بۆ نابێ قورآن بخوێنێ هیچ دەیلێکی صحیح و صریحمان نییە و هیچ دەیلێکیشمان نییە کەەوە ئافرەت ناوی دەست لە قورآنەوە بەس ئەوە نێ نوێژ ناکەی لا عایشە لە کاتی حەجە کەوتە سووری مانگانەوە وتی یا ڕسوڵ کەوتە سووری مانگانەوە وتی بڕۆ ئەوەی حاجی ئەیکا بیکە بەس تەواف مەکە ئەوەی حاجی ئەیکا بیکە بەس چی مەکە تەواف مەکە تەواف یعنی نوێژە وایە واتە قورآن بخوێنە تەسبیحات کە واتە ئەو خوشکە بە ڕێزانە ئەتوانن لە شەو لە ماڵەوە کە دانیشتن دوعا بکەن قورآن بخوێنن تەسبیحات بکەن ئەو دوعای کە باسمان کە اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا ئەوە بکەن هیچ مانعێکی شەرعی تێدا نییە. حاڵی دووەم ئێمە لەگە خودا مامەڵاتین خدا عەبدێوێ لە هەموو چرکە ساتی ژیانیدا ملکەتی ئەو بێ نەک لە کاتێکی دیاریکراو باشە لە شوێنێکی دیاریکراو ئەم شوێنانە لەیلەتول قەدرە ڕەمەزانە ئەمە بۆ چییە؟ ئەمە بۆ تەجدید و ئەبدێت و تازەکردنەوە و نوێکردنەوەیە ڕفرێشەکەی وانە ئەمە چ معنایە تۆ ڕفرێشێکی دوای ئیش ناکەی وایە مۆبایلەکەم دەقێ تازاکەمە بەڵام ئیش ناکات دوای جامەبی سۆدی نییە واتە ئەمانە ئەم عیبادەتانە لە شەوی قەدرا لە ڕەمەزاندا بۆ ئەوەیە کە ئینسان زیاتر پاڵنەر بێت یعنی چۆن سارە بەنزین تێکەی ها ماوەی ڕۆژتووە ئێستا پێویستی بەنزینە بەنزین تێکەی بۆی چی بۆی بەردەوام بێ لە جم و جۆڵە وایە واتە ئەم مەوسمی چییە؟ خۆپڕکردنە لە چی؟ لە تااقەت و لە تەقوا و لە قووەت بۆی بەردەوام بی ئێمە پڕێکەوە دوای ویستیانە بێ ئەمە دیارە کوونەوە فسەوە بۆ ویستیا بەسەر درست مامۆستا سامان بازیانی زۆر سپاس بۆ هەمە دەبوونە لە ستۆدیۆ دووبارە سپاس زمانتە نەبیت خاڵام داش قبولکە ئینشاءالله ئینشاءالله